ناڵان ئێوە لە ماڵە ڕسمی دروست دەکەن؟ ئافرین. کوردستان گۆرانێکم هەیە دەڵێ من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم کاتێ لە ماڵ پشوبم پێنووس ئەگیرما دەستم کاتێ لە ماڵ پشوبم پێنووس ئەگیرما دەستم وێنەی جوان جوان دەچێشم بۆیە هەردەم دڵخۆشم وێنەی جوان جوان دەچێشم بۆیە هەردەم دڵخۆشم من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم وێنەی گوڵزار بێ یان وێنەی ئاژەڵان بێ من وێنە چێشم وێنەی جوان جوان دەچێشم خۆش بوو؟